ڕۆژەیەک بوو کە پێشتر مرۆڤایەتی هاوشێوەی نەبینی بوو. شێوازی ئەندازیارەکەی بە شێوەیەک بوو بۆ جێی شانازی ئەمریکیەکان. دوای 5 مانگ لەکردنەوەی و تەنها لە ماوەی 1 ڕۆژدا بە تەواوی هەمی ڕووخاو تەختی زەوی بوو. ئەمە پردی تاکوما ناروسە، پردە وەرچەرخاوەکە کە داڕمانی وەک نهێنیەک ماوەتەوە تا ئەمڕۆ ئەندازیارانی شۆک کردووە. ئەمە ئەو پردەیە کە لە واشنتۆنی پایتەختی ئەمریکا لەسەر ڕووباری تاکوما و بە درێژەی 853 مەتر بنیاتنرا. ئەم پردە سێمین گەورەترین پرد بوو لە جیهاندا و لەو کاتەدا بازدانێکی ئەندازیاری بوو دەرئەنجامی دوایین دۆزینەوەی زانست بوو لە دیزاینی پردی هەڵواسراو لە ڕووی تەنکی و نەرمی و شێوەکەیەوە. ئەم پردە لە 1 حوزەیرانی ساڵی 1940 کرایەوە، بەڵام شۆفێران گلەی ئەوەیان دەکرد کە هەست بە لەرزینی دەکەن کاتێک بە سریدا تێپەڕ دەبن. تەنانەت هەندێکی تریشیان ناچار بوون ڕێگەی جیاواز بگرنە بەر بۆ ئەوەی بۆ ڕێگایدا تێنەپەڕ. دەسەڵاتداران هەوڵیاندا ئەو لەرزینە کەم بکەنەوە بە دانانی چەندین بربەست، بەڵام تەنها 5 مانگ بەرگەی گرت و کارە سات ڕوویدا. مانگی 11 و ڕەشەبایەکی بەهێز سەراپای وڵاتی گرتووەتەوە و پردەکەی لەرزۆک کردووە. بۆناغەکانی کەوتنە خوارەوەی دەستی پێکرد و تەنها لە ماوەی 45 دقیقەدا بە تەواوی پردەکە داڕما و کەوتە ناو ڕووبارەکەوە. ئەوەی شارەزایان لەسەری کۆک بوون ئەوە بوو کە هەڵەکە لە دیزاینەکەدا بووە، بۆ پێی نەرمیەکەی زۆر بوو و پردەکە تەنک بووە. بەڵام هۆکاری کەوتنی لەو ڕۆژەدا و تەختبوونی بەو خێراییە وەک نهێنی ماوەتەوە زانەکانی تووشی سەر سۆرمان کردووە. گریمانەکان سەریان هەڵدا و ئەوەی کە پێشتر ڕای زۆرینەی لەسەر بوو بۆ ڕینی هێزەکانی بەرزکردنەوە ڕاکێشان بوو بەسەر بەشی ناوەڕاستی پردەکەدا، کە ئەوەش دوای کرد و هێزی دژ بەیەک دروست بێت و بێتە هۆی ڕووخاندنی.